وەفاداری پاشای دارستان. لە دێر زەماندا گیانداران پێکەوە لە دارستانێکدا دەژیان. تەبایی و هاوڕێتی لە نێوانیاندا لە لووتکەدا بوو. جگە لە ڕێوی کەس لەوان فیڵ و تەڵەکەی نەدەزانی. ئەوان یەکدیان خۆش دەویست. پێکەوە بە ئاسوودەیی هاوشێوەی خێزانێک دەژیان. لەم چیرۆکەدا باز لە بەرخێکی بچکۆلانە دەکەین کە لەگەڵ بەرخێکی دیکەدا زۆر هاوڕێیەتیان خۆش بوو. ئەگەر ڕۆژێک یەکدیان نەدیبا زۆر بۆ یەکدی بێتاقەت دەبوون. ڕۆژێکیان هاوڕێی بەرخە بچکۆلانەکە زۆر نەخۆش بوو. بەرخە بچکۆلەکە بۆ چوونە لای هاوڕێکەی داوای مۆڵەتی لە دایکی کرد. دایکی وتی ئێستا ئێوارێ و خۆر خەریکە تیشکە زێڕینەکەی ئاوا دەبێت. تاریکایی شەو باڵ بەسەر ئاسماندا دەکێشێت. چاوەڕێ بکە تا سبەی خۆر بە تیشکە زێڕینەکەی ئاسمان ڕووناک دەکاتەوە. ئەو کات پێکەوە دەڕۆین بۆ لای هاوڕێکەت و سەردانی دەکەین و لە تەندروستی دڵنیا دەبین. بەڵام بەرخە بچکۆلە گوێی بۆ ئامۆژگاریەکەی دایکی نەگرت. بێپرسی دایکی ڕۆیشتە دەرەوە و بەرەو ماڵی هاوڕێکەی بەڕێکەوت. کاتێ خۆی بینیەوە لە نێوەڕاستی دارستان لە نێو کۆمەڵێ درەختی زەبەلاح و چڕوپڕ. هیچ ماڵێکی بەدی نەکرد. دنیا خەریک بوو، تاریک دەبوو. بەرخە بچووکەکە زۆر ترسا. هەردەگەڕا لێرە و لەوێ، بەڵام هیچی بەدی نەکرد. دەستی کرد بە گریان. لەو کاتەدا مامڕێوی چاوی کەوێت بە بەرخە بچکۆلانە. وتی بچکۆلە ئەوە چییە؟ بۆچی دەگریت؟ بەرخە بچکۆلە وتی لە نێو ئەم دارستانەدا ڕێگەمون کردووە و نەدەزانم بگەڕێمەوە ماڵی خۆمان، نەدەتوانم ماڵی هاوڕێکەم بدۆزمەوە. تکایە هاوکاریم بکە. مامڕێوی وەکو پیشەی هەمیشەی خۆی بیری لە فێڵە کردەوە. بڕیاریدا بەرخە بچکۆلە بکات بە دیاری دەستی بۆ شێری پاشای دارستان. وتی بچکۆلانە وەرە لەگەڵ من تا بتگەێنمە نێوماڵی خۆتان. بێگومان ئێستا دایکت چاوەڕێتە و دڵی لەلاتە و غەمبارە بەن نەگەڕانەوەت. مامڕێوی بەرخە بچکۆلەی گەیاندە ناوماڵی شێروتی جەنابی پاشا، هیوادارم ئەم دیاریە بچکۆلانیم لێ قبوڵ بکەیت. بەڵام ئەوەی ڕێوی سەرسام کرد ئەوە بوو کە دیتی بەرخە بچکۆلانە زۆر خۆشحاڵ بوو. پێی گوت ئەوە ناترسی؟ بەرخە بچکۆلە لە بری ئەوەی وەڵامی مامڕێوی بداتەوە ڕووی لە شای دارستان کرد و وتی من دەناسیتەوە بەرخە بچکۆلانم. باوکم حەکیمی دارستان بوو. باوکم بوو هاوکاری کردیت ئەو کاتەی ڕاوچیەکان ویستیان تۆڕاو بکەن. بینەکەی تیمار کردیت تا ئەو کاتی چاک بوویتەوە. ئایا ئەم ڕووداوەت لێ یادە؟ شێری پاشا و بۆفە بەڵێ بیرما. باوکت پیاوێکی بەخشندە و حەکیم بوو. پزیشکێکی لێهاتوو بوو. هەرگیز ئەو هاوکاری باوکت لێ یاد ناکەم. بەرخە بچکۆلانە وتی پاشا چۆن یارمەتیم دەدەیت؟ ڕێگەم ون کردووە و دەمەوێت یارمەتیم بدەیت. شێری پاشا وتی بێگومان من دەتگەێنمەوە ماڵێ خۆتان و با خانەوادەکەت شادت دەکەمەوە. مامڕێوی گوتی بەڵام جەنابی پاشا. پاشا ڕێگای نەدا قسەکەی تەواو بکات و وتی من ناتوانم وەڵامی چاکە بە فێڵ و تەڵەکەی ناپاکی بدەمەوە. شێری پاشا لە بێشکەی هاتە دەرەوە و لەگەڵ بەرخە بچکۆلەکەدا بەڕێکەوت بەرەو ماڵی بەرخە بچکۆلانە. کاتێ گەیشتنەوە ماڵەوە دایکی پێیوت ڕۆڵەکەم بۆچی گوێت بۆ ئامۆژگاریەکەم نەگرت؟ بەرخە بچکۆلەکە وتی بم بورە دایکگیان، جارێکی دیکە هەڵەی وا دووبارە ناکەمەوە و لە ئامۆژگاریەکانی تۆ دەرناچم. دایکی وتی ئەگەر چاکە و پیاوەتی باوکت نەبوایە ئێستا تۆ لە نێو گەدەی شێری پادشادا بوویت. منداڵە چاوگەشەکان، لێرەوە بۆمان ڕوون دەبێتەوە کە فەرامۆشکردنی ئامۆژگاری دایە و بابا دووچاری ڕووداوی ترسناک و ناخۆشمان دەکات. هیوادارم هەرگیز ئامۆژگاریەکانی دایک و باوکتان فرامۆش نەکەن. هەمیشە فەرمانەکانیان جێبەجێ بکەن.